هەرگیز بۆ یەکەم جار ڕۆیشتوویتەتە شوێنێک و وات هەست کردبێت کە پێشتر هاتووی یان وات هەست کردووە کە دەزانیت پاش کەمێکی تر چی ڕوودەدات. ئەم دیاردە سەرنجڕاکێشە پێی دەوترێت دێژاڤوو کە دەستەواژەیەکی فەڕەنسیە و بەمانای پێشتر بینراو دێت. هەندێک جار بینینی دیمەنێک یان بیستنی دەنگێک ئەم هەستە سەیرەت لا دروست دەکات. ڕەنگە بچیتە ژوورێکەوە کە پێشتر ئەو ژوورەت هەرگیز نەبینی بێت، بەڵام هەست دەکەیت پێشتر لە هەمان ژووردا بیت و دیمەنەکان بۆت ئاشنان. لە هەمان کاتدا دڵنیای ئەمە یەکەم جارە ئەم ژوورە ببینیت. ئەم هەستە سەیرە دێژاڤووە کە زۆر بە خێرایی دەڕوات و نامێنێت، هەروەک چۆن زۆر بە خێرایی و لەپڕ دێت. توێژینەوەکان ئاماژە بەوە دەکەن کە دوو لە سەرسەی خەڵکی ئەگەر بۆ تەنها یەک جاریش بێت ئەزموونی دێژاڤوو دەکەن لە ژیانیاندا. شارەزایان دەڵێن ئەم دیاردەیە لەگەڵ هەڵکشانی تەمەندا کەم دەبێتەوە و زیاتر لەو کەسانەدا ڕوودەدات کە تەمەنیان لە نێوان 15 بۆ 25 ساڵیدایە. هەر بۆیە هەندێک پێیان وایە دەشێت دێژاڤوو پەیوەندی بە گەشەکردنی مێشکەوە هەبێت. بەو پێی مێشکی مرۆڤ هەتا تەمەنی 25 ساڵی بە تەواوی دروست نابێت. دێژاڤوو زۆرتر لەو کەسانەدا ڕوودەدات کە زیاتر سێری فیلم دەکەن و زۆر گەشت دەکەن. بەهۆی گەشتکردنەوە مرۆڤ شوێنی نوێ دەبینێت و ڕەنگە کەسەکەەوە هەست بکات ئەو شوێنە بۆی ئاشنایە، بە تایبەتی ئەگەر ئەو شوێنانەی لە فیلمەکاندا بینی بێت. بەهۆی ئەوەی ئەزموونکردنی دێژاڤوو پێشبینی نەکراوە و نازانین کەی ڕوودەدات، لێکۆڵینەوە لەم دیاردەیە ئاسان نییە و توێژەران ناتوانن لە تاقیگەدا لێکۆڵینەوە لە مێشکی ئەو کەسانە بکەن کە هەست بە دێژاڤوو دەکەن. بۆ تێگەیشتن لەم دیاردەیە چەندین تیۆری جیاواز خراونەتە ڕوو. بەپێی یەکێک لەو تیۆرانە دێژاڤوو کاتێک ڕوودەدات کە زانیاریەکان خانەکانی بیرەوەری کورتخایەن تێپەڕ دەکەن و ڕاستەوخۆ دەچنە ناو یادەوەریە درێژخایەنەکانەوە. ئەم تێپەڕکردنە وامان لێ دەکات هەست بکەین ئەو شتانەی دەیان بینین دووبارەن. تیۆرێکی تر ئەم دیاردەیە دەبەستێت بە خەوبینینەوە. بەپێی ئەم تیۆرە مێشک زانیاری لە خەوبینینەوە دروست دەکات، بەڵام لەگەڵ ڕاستیدا لی تێکەڵ دەبێت. لە کاتێکدا زانایان هێشتا هەوڵ دەدەن بە تەواوی لە دێژاڤوو تێبگەن و چەندین تیۆری جیاواز خراونەتە ڕوو، بەڵام ئەوەی ڕوونا ئەوەیە هەموو ئەم شتانە پەیوەندی بە مێشکی مرۆڤەوە هەیە. بۆیە ئەگەر جارێکی تر ئەو هەستە سەیرەی دێژاڤووت ئەزمون کرد بە ئاسایی وەریگرا، ئەوەت لەبیر بێت کە ئەوە مێشکتە فێڵت لێ دەکات.